ئەمڕۆ یادی مەولود بەڕێوە دەچێت کە شاوەیەکی گەورە بە ناوبازاڕی شاری سلێمانیدا هاتووە و چووە و خەڵکێکی زۆر لێرە بۆ بەرزڕاگرتنی ئەو یادە لێرەن. لێرە چەند کەسێکی لێ سڵاوە لێبێ لەم یادەداش پەیامێکە هەیەتەوە. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان سڵات و سەلام لەسەر پێغەمبەری نازدار صلی الله تعالی علیه وسلم. ئێمە ئەمە ماوەی 5 ساڵە ئەم یادە بەجددی ئەکەینەوە. 3 ساڵن لەگەڵ تەریقەتی قادری گایپیڵۆنی کردومە، ساڵێکیان لەگەڵ نوربەخشیە، ئەم ساڵیش لەگەڵ ئەم کەسایەتی جوانانی شاری سلێمانی. بیرەکەیمان هەبووە کە پەیامێک بدەین بەڕێی خەڵکە کە ئەدەب و کردەوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فێر ببین، پێغەمبەر بە خەڵک بناسێنین، بەڕاستی کردەوە و کردەوەی جوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر خەریکە ئەڕواتە دواوە. ئێمە زیینگوی ئەەکەینەوە ئینشەڵڵا. چەند کەسێک ئەڵێ ئەمە بیدعەیە، بەڵام بیدعە بە شتێک گوتری بیدعە کە لە دین نابێت. خۆی ئێمە داخڵ بە دینمان نەکردووە، داخڵ بە دینمان نەکردووە. ئەمە چیەکەن وەکو خۆتا کە چۆن کردەوەکانی پێغەمبەر بەرز ڕابگرێت؟ ئێمە ڕەوشمان جوانە، دەست و دەم و کردارمان وەکو یەکە، سونەتەکانی ئەوەی کە پێغەمبەر پێی فەرمووین ئێمە جێبەجێیەکەین. ئێستا زۆر کەس کۆمێدی ناشرینی نووسیوە، بەڵام ئێمە لە جیاتی ئەو کۆمێدە ئەڵێن سڵاوی پێغەمبەری لێبێ صلی الله علیه وسلم. بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردوین کە کۆمێدی ناشرین نەنووسین، پێغەمبەر فێری کردوین کە ڕەوشتمان جوان بێ و قسەی ناشرین بەرامبەر بە کەس نەکەین. دەستەکانە خۆش بێ. خۆشحاڵ بەڕێزان. بەڵێ ئەوەی کە هەیە لێرەدا ژمارەی زۆر لە هاوڵاتیان لێران بۆ ئەوەی کە پەیامە چێ لە بڵۆشەیە؟ والله پەیام پیرۆزبای خۆمان ڕاگەمە بۆنی لە دایکبوونی حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە 12 ڕەبیع الأول لە دایک بووە. ئیتر بەو بۆنەوە هەساین بەم یادەوە ئێمە جەماعەتێکین لەسەر ئەرکێکا گۆسا یاسین چوارتایی دەستخۆشی لێکەین و بەم بۆنە پیرۆزەوە پیرۆزبای خۆمان لە تەواوی موسڵمانانی جیهان ئەکەین، هەموو گەلەکەمان بە هیوان تەبایی و خۆشی بگەڕێتەوە بە کوردستانی ئێمە بە تایبەتی. شەڕ و ئاژەوامان لە ناوە نەمێنێ، بە برایەتی بژین، بە ئاشتی و تەبایەتی بژین. داوامان ئەوەیە. دۆستمان بۆ بەڕێزان. بەڵێ لێرە زۆرێک لە هاوڵاتیان لەو کەسانەی کە دەیانێت لەم یادەدا بەشداری بکەن کە هاتووەتە بەردەمی مزگەوتی گەورەی شاری سلێمانی تاوەکو یادی مەولود بەرز ڕابگرێت. ئەمە ئەو دیبەنانەی ئێستای بەردەمی مزگەوتی گەورەی شاری سلێمانیە. سڵاوە لێبێ. چی بود لەولاوە بینیم تووڕە بوویت و خەنجەرێکی شەکرد ڕە ناوم پێشەکی بە خێراتی بەڕێستانەکەم تەواوی کەناڵەکان و پیرۆزبایی ئەم یادە بەرزە نرخێنین. پیرۆزبایی لە تەواوی موسڵمانانی جیهان بە تایبەتی گەلی کوردستان. خوای گەورە ئەم یادە بکەی بە تەبایی برایەتی نێوان هەموو حیزبەکان بە بێ جیاوازی، هەموو حیزبەکان. خوای گەورە خوایە گیان لەبەر خاتی ئەم یادە پیرۆزە، خوایە ئاشتەوایی بخێتە بەنی تەواوی حیزبەکان، تەواوی ئەحزابەکان. خوایە خۆشی و شادی سەر بگێڕێەوە سەر هەرێمی کوردستان. ئەم یادە پیرۆزەکەم لە ئێوەی بەڕێز لە تەواوی گەلی موسڵمان بە تایبەتی گەلی کوردستان. بەخێر بێن سەر چاو. چی بوو ئەو خەنجەری کە بەکاری هێنا و قسە کوڕکتەوە؟ قوربانم ئەوە تەریقەتێکە، هیمەتێکە، خوا پێی داوم، خوا بەشی داوم. ئێستا چۆن دەتوانین بۆم بکەی ئەو شتە؟ خوا بەشی داوم. ئێستا هیچ دەتوانین ئەوە بۆ دووبارە بکەیتەوە چۆنە؟ ئێستا ناتوانم لەم کاتە، بەس هیوادارم خوای گەورە یارمەتیمدا بدەن دووبارە و دەبارەی شکەمەوە. ئینشەڵا بەردەوامی شەوم لە ڕێگەی تەریقەتی قادری، هەموو تەریقەتەکان بە بێ جیاوازی. خوایە هەموو تەریقەکان سەرخەی، خوایە گیانەوەی زدی ئەم دینەیە، خوایە یەدی بدەی بێتە سەر ئەم دینی ڕاستی پێغەمبەرگیانە صلی الله علیه وسلم. خوایە گیان ئەم یادە پیرۆزکەی لە تەواوی موسڵمانانی کوردستان ئینشاءالله. وەڵی خوا هیدایەتی یاوم بۆ ئەوە. هیچ دەمێ نابڕێ، قورگێ نابڕێ و خەنجەرە؟ بەڵێ بەڵێ، بەس ئەلحەمدولیلا چاکەومت. شتێکە توانیت ئەو توانایە هەیە؟ وەڵی دەدەخە چارێکە توانامەیە لەو کاتا بەکاری بێنم. یعنی چەند ساڵە مەبەستم؟ گیان چەند ساڵە ئەتوانی ئەوە بکەیت؟ وەڵی ئەوە بۆ مدەی لە 2012ەوە توانمەوە کەم ئەلحەمدولیلا خوا بەشی داوم. هەتەمە درێژ بیست سپاس بۆ جەنابێ. بەڵێ ئەوەی کە ئایبینین ئەمە ئێستا بەردەمی مزگەوتی گەورەی شاری سلێمانیە یادی مەولودی پێغەمبەر لێرە بەڕێوە دەچێت و تیایدا کە هاوڵاتێکی زۆر بە کەژاوەکانیان هاتوونەتە ئێرە و یادی مەولود بەرز ڕادەگرێت.